ئێرە ئامادەی بینایی پیشەسازی چەمچەماڵە کە دوو خوێندنگایتیای هەم ئامادەی پیشەسازی چەمچەماڵ هەم ئامادەی بازرگانی چەمچەماڵ کە دوو خوێندنگەی ئەساسی و سەرەکی شاری چەمچەماڵە زیاتر لە 450 خوێندکار لەم بینایە ئێستاکە حالیان دەخوێنێ بە دوو دەوامبەیانان و ئێواران ئەم خوێندنگایە کە ئێستا بینن چەندین جا نووسراومان کردووە بۆ بەبنێ مەدرسەی چەمچەماڵ بەڵام کە هاتوونە کەشفیان کردووە تەماشایان کردووە ئەم بینایە بە کەڵکی ئەوە نایە کەوا تەمیر کرێ لە کەشفەکەیان نووسیویانە کەشفەکە سەلامانە لە بینای پەروەردی چەمچەماڵەشێ لە ئەبنێ مەدرسەی کەوتیان ئەبێ بڕۆخێ شیاوی ڕوخانە ناکرێ بۆ تامیرات جا بۆیە لەبەرەوە تا ئێستاکە هیچ وەڵامیش ئێمە نەداوەتەوە ئێمە چاوەڕوانین کە ئەم بینایە بڕخێ و بگوازینەوە دواتر پەروەردەی چەمچەماڵ وەڵامی ئێمەی داوەتەوە ساڵی بۆ 2 ساڵ 2019 کە ئەم خوێندنگایە بگوازرێتەوە بۆ بینای پەیمانگای مەڵبەندی مامۆستایانی کۆن سەر بە پەروەردەی چەمچەماڵە بەڵام تاکو ئێستا ئەو بینایە کە سەر بە پەروەردەی چەمچەماڵە بەشێکی زانکۆی چەرمووی چەمچەماڵی تایە ئەو زانکۆیە بە بیانی و ئەوەی کە بیناکەی خۆیان تەواو نەبووە تا ئێستاکان نیان گواستوتەوە بە چاوی خۆتان ببینن یعنی لە ئان و ساتایە ئەم بینایە کە هەرس بێنەیە ئێمە ئەمە حاڵی ئێمەیە یان ئەبێ خوێندن ڕابگرین یاخود ئەوەتە و ئەبێ ئیدارەی تیا بکەین ئیدارەکەش نازانین چۆنە ئیتر قەزا و قەدەرە بژانی بەرپرسی خوێنکارەکان کەوتە ئەستۆی بەرپرسی ئەم شارە کە ئێمە چەندین نووسراومان کردووە بەڵام تا ئێستا وەڵامەکەمان بەو شێوەیە ئێمە ڕاگیراوی ئێمە وەکو بەشی بیناسازی لە پەروەردەی چەمچەماڵ پشتگیری داواکاری مامۆستا حەمید دەکەین لەگەڵ مامۆستەوریا لە ئامادەی پیشەسازی و ئامادەی بازرگانی کە بیناکە زۆر کۆنا زۆر وێرانە پێویستی بە نۆژنکردنەوە هەیە و بە هیچ شێوەیەک مرجی خوێندنی تێدا نییە چەندان جار ئێمە نووسراومان کردو بە سەری خۆمان کە ئەم بینایە تووشی داڕمان نەبێت و بۆی تووشی زەر و زیان نەبێت لە هەمان کاتدا ئێمە چەند بینایەکمان هەیە لەلایەن زانکۆی چەرمۆوە بە بڕیارێکی ئەوسا کە دەستی بەسەردا گیراوە و داوامان کردووە و بینامان بدەنەوە و بۆی ئەو لەو کێشانی خۆمان بە دووربین ئێمە وەکو پەروەردەی چەمچەماڵ نووسراومان کردووە بە سەری خۆمانەوە کە لە بەڕێوەبەرایەتی گشتی و دواتر وەزارەتی پەروەردە چۆڵی بەنووسراو ئیمان کردو ئاگادار کە ئەم بینانە مەرجی خوێندنی تێدا نیە بە هیچ شێوەیەک کە چۆڵ بکرێت و بە هیچ قوتابی خوێندکار تێدا وانە نەخوێنێت داواکارم لەلایەنە پەیوەندیدارەکانی ئەم شارە کە هەستن بە داواکاری ئەم کۆمەڵە خوێندکارانەی ئامادەی پیشەسازی و ئامادەی بازرگانی کە ژیانیان لە مەترسیدایە بۆ ئەوی تووشی ڕووداوی کارەسات و مرۆیی نەبین من وەکو نوێنەری یاسایی پەروەردەی چەمچەماڵ لە ساڵی 2018 ئەندامی نیژنە بۆم بەداداچوون بۆ کەیسی ئامادەی بازرگانی ئامادەی پیشەسازی بۆ زانیاریتان ئەو دوو ئامادەیە بینایەکان زۆر کۆنا داڕزاوە بینایەکی نوێمان هەیە کۆلێژی پەروەردەی بنەڕەت لە ساڵی 2011 دراوە بە زانکۆی چەرموو ئەو کاتە زانکۆی چەرموو بینای نەبووە لە چەمچەماڵە وەکو هاوکارێک بۆ شارەکە و ئەمانە دراوە پێیان هەتاوەکو ئەم بەروارە چەند جار داواکاریمان بەرز کردوێتەوە لە 2016 لە پێش منیش داوای ئەو بینامە تا ئێستا ئامادەیان تیان نییە زانکۆی چەرموویان دەنەوە ساڵی 2019 بە شخصی چوونێتە لای سەرۆکی زانکۆ لە مانگی 4 2020 ڕادەستمان بکەنەوە تا ئێستا ڕادەستمانیان نەکردو لەگەڵ سەبارەت بە کێشەی بینای پیشەسازیەکە و بازرگانیەکە ئێمە لەگەڵ بەڕێز سەرۆکی زانکۆ لەگەڵ بەڕێز بەڕێوەبەری پەروەردە دانیشتین بەڵام خۆتان دەزانن ئەزمەی نەبوونی بینا نەبوونی شوێن ئێستا ئەمە کۆمەڵک فەرمانگەمان هەیە کە ئەمری کردنەوەیان هەیە کەچی 4 ژوورمان بۆ دابین ناکرێت بەهۆی ئەوەی کە لە قەزای چەمچەماڵە بەداخەوە لە ساڵان ڕابردوو هیچ بینایەکی کۆمەلگەی فەرمانگەکان یاخود هیچ بینایەکی تازەی ئامادەی پیشەسازی ئامادەی بازرگانی و سەرۆکاتی زانکۆ و بینای پەروەردە نەکراوە بۆیە ئەم گرفتە لە ڕێکەوتن نزیک ببووینەوە بەهۆی ئەوەی کە بەڕێز سەرۆکی زانکۆ ئامادەی دەربڕی بیناکە چۆڵکە لە کاتێکا کە بینای سەرۆکاتی زانکۆ و کۆلیژەکان تەواو بێ بەداخەوە لە سەدا 87 کاری سەرۆکاتی زانکۆ و بینای کۆلیژەکان تەواو بووە کە چی لەبەرکەمی بودجە ڕاگیراوە ئومید دەکەین بە زووترین کات بینای کۆلیژەکانی زانکۆ لە بینای بەیانیمەکان تەواو بێت بۆی ئەم بینایانەی کە ئێستا سەرۆکاتی زانکۆی تێدا کۆلیژەکانی تێدا بدرێتەوە بە تیجارە و بە
پیشەسازی ئەگەر ئەو مەترسیە بۆ شێوە زەقە بێت ئێمە دەتوانین دیراسە ڕابگرین یا شوێنیشکیان بۆ چارەسەرکەین بۆ حاڵ دڵنیات کەم هیچ ڕوونادا بمەلەرزەی داهاتوش هیچ ڕوونادا بەشی 5 ساڵی کەشیان دەکا ئەم مەترسیە وا گەورینی لەلای مامۆستا بەڕێز و بەڕێوبەری قوتابخانەکە لە کۆبوونەکان بەشدار بووە تاکە گرفتمان بینای قایم بینای بانمەقانە بینای بیانیمەقانی سەرۆکاتی زانکۆ تەواو بێ هی کۆلیژەکان تەواو بێ ئەم بینای ناو شار تەسلیم بە ئامادەی پیشەسازی و بازرگانی دەکەین.